دنگی گل دنگی کردستانیه. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لا ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەممە 6 تەمووزی 2025 دان پێشکەش دەکەین. پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی دەربارەی ئەو بەرنامەیە کە پێشبینی دەکرێت لە باشووری کوردستانە لە چوارچێوەی پرۆسیاشتی کۆمەڵگەی دیموکراتیکدا ئەنجام بدرێت ئەم زانیاریانەی بڵاو کردوتەوە. نووسێتی وەک دەزانن لە ڕۆژانی گرنگ و مێژوویدا دەژین کە پرۆسیاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بە مانای قۆناغێکی نوێ دێت. لەم چوارچێوەیەدا چاوەڕوان دەکرێت گروپێک لەندامانی پەکەکە بە پێی بڕیارەکانی کۆنگرە لە چالاکیەکەدا لەنێو خەڵکی لەنێو خاکی هەرێمی کوردستان هەنگاوبنێن. پارتەکەمان کە لە سەرەتای پرۆسەکەوە هەوڵ دەدات ڕۆڵێکی بنیازنەر بگێڕێت ژمارەیەکی کەم لاست و نووسان بانکێشتی ئەم چالاکیە کراون نووسەرانی بانکێشتکراویش لەگەڵ نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و پارتە سیاسیەکان کە لەلایەن پارتەکەمانەوە ڕێکخراوە دەڕۆنە هەرێمی کوردستان. لە کۆتاییدا دەم پارتی ئەمەشی بۆ کردو کە ئەو ڕۆژنامە نووسانەی دەیانەوێت پرۆماڵی چالاکیەکان بکەن دەبێت ناو زانیاری دامەزراوە وێنەی کارتی ڕاگەیاندن ژمارەی تەلەفۆن و ئیمەیل بۆ دەم پارتی بنێرن و دەشڵێت ئەو زانیاریانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی مۆڵەت هاوبەش دەکرێت. هەروەها ڕاشیگەاندووە کە وادەی بەڕێوەچوونی چالاکیەکە و وەردەکاریەکانی ڕێخستنی دواتر ڕادەگەێنرێت. دەستەی بەڕێوەبەرەتی ناوەندی دەم پارتی سەبارەت بە دەستگیرکردنی سەرۆک شارەوانیەکانی جەهەپا ڕایگەاندووە دەستگیرکردنی زەیدان قەرەلار، محیدین بۆجێک و عەبدوڕەحمان تۆدەر و هەروەها ئەحمەد شاهین و بەشێکە لەو مێکانیزمەی کە تیایدا بە مەبەستی سەرکوتکردنی ئۆپۆزیسیۆن پەنا بۆ هەر ئامڕازێکی کارگێڕی دەبێت. هەروەها دەم پارتی ڕاشیگەاندووە ڕۆژ بە ڕۆژ لە ڕێی ئامڕازە نایاساییەکانەوە گۆڕەپانی سیاسەتی دیموکراتیک سنووردار دەکرێت. هەروە دەشڵێن بە هیچ شێوەیەک ئەم ئۆپەراسیۆنە قبول ناکەین کە بە هۆکاری سیاسی ئەنجام دەدرێن و زیاد بوونی ناداتپەروەریەکان گەورەترین زیان بە هیوای ئاشتی کۆمەڵایەتی دەگەێنێت. هەروەها لای خۆیەوە لای حاتم موغڵاری و تونجەر باقرخان هاوسەرۆکانی دەم پارتی لەسەر تۆری کۆمەڵایەتی دژی دەستگیرکردنەکان ناڕزایەتیان دەربڕی و داوای دەست هەڵگرتن لە ستەم دژی کەسانی هەڵبژێردراو دەکەن. هەروەها دەم پارتی لا دژی ئۆپەراسیۆنەکان کا لە دژی شارەوانیەکانی جەهەپە دەست پێکراوە سەردانی شارەوانی سەمسووری کرد. لە سەردانیەکەدا شاندی دەم پارتی جەختی لەسەر نایاسایی بوونی ئۆپەراسیۆنەکان کردەوە و هەروەشان دەکات لە جەختیشان لەوە کردەوە کە پێویستە دەسەڵات کۆتایی بە ئۆپەراسیۆنەکان بهێنێت و ناڕزایەتیان لا دژی دەست بەسەرکردنەکانیش دەربڕی. تونجەر باقرخان هاوسەرۆکی گشتی دەم پارتی لە موغڵا بەشداری لە کۆبوونەوەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی پارتەکەی کرد و تشکری خستە سەر پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و ڕایگەیان بە هیوان هەمومان ئەم دەرگایە وەک دەرفەتێک ببینین چونکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیەکی نوێ دیزاین دەکرێت. هەروەها وتیشی دەبێت تورکیا ڕێگایەکی دیموکراتیک هەڵبژێرێت و دووپاتیشی کردەوە ئامانجمان ئەوەیە کە تورک و کورد لەسەر زەمینەیەکی خوشکوبرایەتی بژین. هەروەها ڕایگەیان لەگەڵ بانگەوازەکەی ڕێبەرۆجەران هیوایەکی نوێسەری هەڵداوە و لە بری زەحمەتی تاکڕۆ پێویستی تورکیا بە ئافراندنی شێوازێکی بەرفراوان هەیە. وتیشی بەڕێزۆجەلان ئەم پێشاتانە دەبینێت و لەم چوارچێوەیەدا بانگەوازەکەی بۆ ڕێخستنەکەی دەرخری نیازپاکیە بۆ چارەسەر. هەروەها وتیشی دەبێت سەرۆک شارەوانەکانی جەهەپە ئازاد بکرێن و سیستەمێک بەبێ دیموکراسی و یاسا بە کەڵکی کەس نایەت و هەروە جەختیشی کردەوە دەبێت لەم قۆناغە مێژوویەدا دەسەڵات واز لەم سیاسەتە بهێنێت.
ئەندامانی لێژنەی بەڕێوەبەری ناوەندی جەهەپە با سەرۆکایەتی سەرۆکی گشتی جەهەپە ئۆزگۆر ئۆزەل پاش دەست بە سەرکردنی سەرۆک شارەوانی ئەدەنە و سەرۆک شارەوانی ئەنتالیا و هەروەها سەرۆک شارەوانی سەمسور کۆبوونەوەکە نزیک 4 کاتژمێر و نیوی خایاند و ئۆزگۆر ئۆزەل لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان ئەم هەنگاوە دەری دەخات کە دەسەڵات دەیەوێت بە هەر جۆرێک بێت بمێنێتەوە. دەسەڵات بەم هەنگاوانە لە گەل و سندوقەکانی دەنگدان دوور دەکەوێتەوە. هەروەها ئۆزەل ڕاشیگەیان ئەمە تەنها ڕاگەیاندنی شەڕ نیە دژی جەهەپە بەڵکو ڕاگەیاندنی شەڕە دژی سیاسەتی دیموکراتیک. هەروەها وتیشی دەیانەوێت سندوقەکانی دەنگدان نەهێڵن و ڕاهێنان بۆ ئەمە دەکەن و دەیانەوێت ئیدارەیەکی دەسەڵات خواست بەبێ سندوقەکانی دەنگدان بەسەر گەلدا بسەپێنن. لەلایەکی تریشەوە لەبارەی داماڵینی گروپە چەکدارەکانی عێراق لە چەک حوسام حاج چاودێری سیاسی ڕایگەیاند سەدر یەکێک لەو سەرکردانە بوو کە لە ساڵی 2007ەوە داوای هەڵوەشانەوەی گروپە چەکدارەکانی دەکرد. هەروەها داوای دەکرد ئەندامەکانیان تێکەڵبە هێزە ئەمنی و سەربازیە فەرمیەکان بکرێت و هەشتی شعبی لە هەر گروپێکی سەربازی سەربەخۆ دابماڵرێت و لەژێر هەژمۆنی دەرەکیش ڕزگار بکرێت. هەروەها حوسام حاج دەشڵێت فتوای جیهادی توانایی لە ساڵی 2014 لەلایەن عەلی سیستانی بۆ دامەزراندنی هەشتی شعبی دژی داعش بۆ ئەوە نەبوو کە گروپێکی سەربازی هاوتەریب لەگەڵ سوپای فەرمی عێراق دروست بکرێت، بەڵکو داوای کردبوو ببێت بە بەشێک لە سوپای فەرمی عێراق سەبارەت بەوەش دواتر دووتاری ڕوونکردنەوەیشی دابوو. هەروەها دەشڵێت موقتەدا سەدر ڕێبەری ڕوتی سەدر و عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق پێیان باشە چەک لە دەستی دەوڵەت دابێت. ئیماد جەمیل سەرۆکی تیمی ڕاگەیاندنی کۆمسیۆن لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردێتەوە کە کۆمسیۆن پرۆسەی وەرگرتنی لیستی کاندیدەکانی تەواو کردو تا ئێستا هیچ بڕیارێک نییە بۆ دووبارەکردنەوەی دەرگای هەموارکردن یاخود وەرگرتنی لیستی نوێ. هەمووها ئاماژە بۆش دەکات قسەکردن لەبارەکردنەوەی دەرگای خۆ کاندیدکردن لە ئێستادا هیچ بنەمایەکی ڕاستی نییە، چونکە کۆمسیۆن باخشتەی پرۆسەکانی خۆی کار دەکات کە تایبەتە بە ئامادەکاریەکانی هەڵبژاردننی ئایەندا. ئێمە جەمیل باسی لەوەش کردووە کە کۆمسیۆن ئێستا گەیشتووەتە قۆناغی وەربینی لیستی کاندیدەکان و ناردنی بۆ لایەنە پەیوەندیدارەکان و پرۆسەی پەسەندکردنی ئەو لیستانە و سازدانی تیر و پشک بۆ پێدانی ژمارە بە قاوارەکان. لە هۆڵی ڕێکخراوی ئازادبوون لە شاری سلێمانی خوێندنەوە بۆ پەرتووکی شەهید هەڵمەت بە ناوی خوێندنەوەیەکی نوێ بۆ مێژووی کوردستان لەلایەن نووسەر ئیبراهیم فەرەجەوە کرا. لە مەراسیمەکەدا بەڵگە فیلمێک دەربارەی پەرتووکی خوێندنەوەیەکی نوێ بۆ مێژووی کوردستان پێشکەش بە ئامادەبووان کرا و دواتر لەلایەن ئیبراهیم فەرەجەوە خوێندنەوە بۆ پەرتووکەکە کرا و لە قسەکانیدا باوتەکانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا و جەلان دەستی پێکرد و وتی لە هەر شوێنێک شتێک لێون بوو دەبێت لەوێ بیدۆزیتەوە. مێژوو لەمڕۆدا شاراوە و ئەمڕۆژمان لە قوڵای مێژوودا شاراوەیە. هەروەها دواتر تیشکی خستە سەر ناوەڕۆکی پەرتووکەکە و ئەووتی ناوی ئەم پەرتووکە خوێندنەوەیەکی نوێیە بۆ مێژووی کوردستان لەبەر ئەوەی نووسەر هەستی لە تەوایەتی بەهێز بۆ خەمی مێژووی کوردی هەبووە. هەروەها وتیشی ئەم پەرتووکە جگە لە باسکردن لە مێژووی کورد باس لە ڕووداوە مێژوویەکان دەکات و چارەسەرەکانیشی دەخاتە ڕوو. هەروەها ئیبراهیم فەرەج لەبارەی ناوەڕۆکی پەرتووکەکە شەوەوتی بۆ جاری دووم چاپکرا و لە 9 بەش پێکاتوە کە لەوانە جوگرافیای کوردستان چۆن باسی مێژوو بکەین و کوردستان لە سەردەمی کۆمەڵگەی سروشتا و کوردستان کۆمەڵگەی کوردستان لە قۆناغی جیابوونەوەی چینایەتی و دروستبوونی دەوڵەت و کۆمەڵگەی کوردستان لە سەردەمی سومەر تا ئاشنابوون بە ئیسلام و هەروەها کۆمەڵگەی کوردستان لە کاتی ئاشنابوون بە ئیسلام هەتا سەدەی 16 و کوردستان لە یەکەم دابەشبوونەوە هەتا سەدەی 19 و کۆمەڵگەی کوردستان لە سەدەی 19هەمدا هەتا دابەشبوونی بۆ 4 بەش کۆتا بەشیش بارودۆخی کوردستان لە دوای دابەشبوونە. ئیسماعیل بەقایی وتەبێژی وزارەتی دەرەوەی ئێران لەبارەی زیانگەیاندن با بنکە ئەتۆمیەکان ڕایگەیاندووە دامەژراوە ئەتۆمیەکانمان زیانی زۆریان بەرکەوتووە. دەشڵێت هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل دوژمنکاریەکی کتوپڕ و ناڕەوا بوو لە دژی ئێرانیەکان کە بەهۆیەوە نزیکەی 1000 هاوڵاتی کوژراون. هەروە باسیش لەوەش کردووە کە دیپلۆماسی هەرگیز کۆتایی نایەت بۆیە دەبێت چاوەڕێ بکەین و ببینین چونکە نامانەوێت لەو شتە دووبارە ببینینەوە کە پێی دەڵێن ناپاکی لە دیموکراسی. هەروە دەشڵێت دەبێت دڵنیا بین لەوەی کە ڕووداوەکانی 11 حوزەیران دووبارە نابنەوە.
ئەحمەد شەڕ سەرۆکی سووریا بۆ قۆناغی ڕاگوزار لە کۆشکی سەرۆکایەتی لە دیمەشق پێشوازی لە وەزیری دەرەوەی بریتانیا کرد بە ئامادەبوونی ئەسعەد شێبانی وەزیری دەرەوەی وڵاتەکەی. لە دیدارەکەدا هەردوو لا باسییان لە پەیوەندی دوو قۆڵیەکان و ڕێگاکانی زیادکردنی هاوکاری نێوان هەردوو وڵات کرد کە لە ئاڵ و گۆڕی بیرورە لەبارەی پێشادە ناوچەی و نێودەوڵەتیەکان. هەروەها بریتانیا پاکێجێکی هاوکاری مرۆڤی بۆ سووریا بە بەهای 94.5 میلیۆن پاوند ڕاگەیاند. جێ ئاماژەیە دەیڤید لامی لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرا کرد کە هیوایەکی نوێ بۆ گەلی سووریا هەیە و بریتانیا پەیوەندی دیپلۆماسیەکانی لەگەڵ سووریا دەست پێ دەکاتەوە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شادمان.